دایکە دڵسۆزە نەسیحەتی منداڵەکەی خۆی ئەکرد ئەم پیرێژنە فەقیرە کوڕەکە لەخوا بترسە و مەشروب مەخۆ فيقول لها چی بە دایکی خۆیەوت لە جاتی هەموو ڕێز و حرمەتێ بۆ دایکی خۆی بێئەدەبی بەرامبەر بە دایکی خۆی دەکرد دەیوت چی إنما أنت تنهقين كما ينهق الحمار ئەوی دایە تۆ وەکو گوێدرێژ هاوارەکەی دەنگی تۆ وەکو دەنگی گوێدرێژ وایە هیچ فەرقێک لەگەڵ گوێدرێژان نییە ئەوە ڕێزەکەی ئەو منداڵە بوو بۆ دایکی خۆی ئەبێ خوا بیکاتە عیبرەتێ هەتا ڕۆژی قیامەت خەڵکی باسیکە دەنگی تۆ وەکو دەنگی گوێدرێژ وایە بزەبت گوێدرێژ تۆ هاوارەکەی ئاوا بە دایکی خۆی دەڵێت قالت فمات بعد العصر أو من دار أو جنجاد دوين يجي عصر مرت فهو يشق عنه القبر بعد العصر كل يوم فينهق 3 نهقات ثم ينطبق عليه القبر أو جنجل دوين يجي عصر ومرت بو إمام عوامي كل حوشو دفرمي أو آفرد بيموت أو كسك دوين عصر مرت همو روشيك لەناو قەبرەکەی دوای نوێژی عەسر دەرئەچێتە دەرەوە سەی دەرئەکاتە دەرەوە 3 جار وەکو گوێدرێژ هاوارەکە و دەنگی بەرز ئەکاتەوە و دووبارە قەبرەکە دەچێتەوە یەک ئەمە بەسەرهاتێکی صحیح و ڕاستە بۆ ئەوە باسی دەکەین لەخوا بترسین خوای گەورە سزای زۆرە بۆ ئەو کەسانەی کە ڕێز و حورمەتی دایک و باوکی خۆیان ناگرن ئەو کەسانەی کە لەگەڵ دایک و باوکی خۆیان ناخراپن خوای پەروەردگار لە دنیا و لە قیامەتە زەلیل و ڕیسوایان ئەکات چونکە بەڕاستی خوای پەروەردگار ئەمری بە ئێمە کردووە لەگەڵ دایک و باوکە چاک بین ڕێز و حورمەتیان لێ بگرین هەمومان دایک و باوکمانەی پێویستە دوعای خێریان بۆ بکەین پێویستە هەموو کاتێک ئەوەی کە زیندووە مردووە ئێمە سەدەقە و خێریان بۆ بکەین بە تایبەتی بۆ مردووەکانمان دایک و باوک پێویستیان بە سەدەقە و خێری ئێمە هەیە پێویستیان بە دوعای خێری ئێمە هەیە ئینشاءڵڵا چونکە بۆ ئەوەی لە قیامەتە پلۆپایان بەرز بێتەوە ئینشاءڵڵا